زۆر لەسرم دەکەوی و خەڵکەکەش ناوێتن دام لە دوشتی هەرزان دەگەڕێ. پێم بڵێ جەنابەت بەچی بەشداریت کردو لێرە؟ بەخێر بن ئەم فاتیمە وەکو دیزانی نەخشی خەنە 3 ساڵە ئەزمونم هەیە و هەر فستیڤاڵێک بیتن پێم کرابی و بەشداریم کردێ. باشە ینی کارەکەی تو ئەوەیە نەخش بە خەنە لەسەر دەست یان قاچ یان ملی خانمان دروستکەی؟ بەڵێ. ئێستا ئەوانەی کە لێرە دەیبینم ئەو نەخشانە هەموو دەتوانین دروستکەی ئەوەی کە داوا دەکەم بۆیان دروست دەکەی؟ بەڵێ حەسەب کەسەکە چ داوا دەکاتن دەتانم لیکە. نەخشی عەرەبی هەیە نەخشی هیندی هەیە هەمووی دەتانم. چەند زۆر نەخشێەوە دوود باشە کاتیان چەند پێویستە دروستکردنی ئەو نەخشانە؟ حسب نەخشەکەیە نەخشی ناسک تقریبا 2 دقە 3 دقە نەخشەک ئەگە پڕ بیتن مەسەلەن وەچی وەی تقریبا 10 دقە پێی دەچیت 10 دقە ئەوها. ئێستا کەسێکت لابوو ئیشت بۆ دەکرد چەند دقە بۆەوە بوو؟ هەردوو دەستی بوو 10 دقە. باشە خەنەکانت هیچ چۆن؟ خەنەی هیندیە یان ئیماراتیە کوێ خەنەکان؟ هەتا پێم کرابیتن خەنەی باشم داوا کردیان چەند جارێک لە هیندستان داوام کردیا و جارە ئەو خەنەی عەرەبی لە کوێت داوام کردیان. کامیان باشتر بوو؟ وڵا هەردووچی زۆر باشن بەس خەنەش هەیە زۆر دەمینێتەوە بەس نرخەکەی گرانە یان زۆر لەسرم دەکەوی و خەڵکەکەش ناوێتن دام لە دوشتی هەرزان دەگەڕێ. باش ئێستا ئەو گوت کوێتیەوە یانە باش ئەو کوێتت چەند لەسەر پێز دەمێنێتەوە؟ تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژ بە جوانی پاشان خەفیف دەبیتن تقریبا 10 ڕۆژ ئەوە لەسەر دەست دەمینێتن بە تەواوی. ئێستا ئەوەی دەست خۆت چەند ڕۆژەوە هەیە؟ تقریبا هەفتەك زیاترە. باشە ئەوانەی کە داوات لێ دەکەن چێن یان بووکن یان هەر کەسی ئاساین دێن دروست دەکەن نەک لێرە مەبەستن بە گشتی؟ هەموو کەسێک دەسمە خەنەبەندان بەشداری خەنەبەندانی دەکەم ئیڤێنت بیتن فستیڤاڵ بیتن. بەڵێ باشە بووکە بۆ داوات لێ بکە بە تایبەت بچی مەسەڵەن لە چەند شوێنێک لە دەستی یان لە قاچی خەنەی بۆ لێ دەی بۆی بنەخشێنی؟ بەڵێ بێگومان هەبووە. لەکوێ ئەوکانت کردو ینی ئەو نەخشانە کە داوا دەکە بووک زیاتر چ نەخشەکە نەخشی پڕە یان نەخشی سادەیە چۆنە؟ زۆر جار داوای پڕیان کردیە هەشە حەزی لە ئیناسکە. بەس لە دەستی یان لە قاچی دروست دەکەن خەڵکە بەگشتی؟ بەگشتی زیاتر لە دەست دەیانەوێتن بە دەگمەن ئەگەر لە قاچیان بیانەوێتن.